سەرەڕای ئەوەی کە ئەمڕۆ چوارشەممە بانقی ناوەندی عێراقی زیاتر لە 274 میلیۆن دۆلاری خستە بازار کە زیاتر لە 14 میلیۆنی بە شێوەی نەقدا و زیاتر لە 260 میلیۆنیشی بە شێوەی حواڵە بووە کەچی دۆلار جارێکی تر لە بازاڕەکان نرخی یان بەهای بەرز بۆتەوە. بۆرسەی هەولێرە لەگەڵ بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی جارێکی تر قەرباڵغ بۆتەوە و زۆربەی ئەوانەی ئاڵوگۆڕی دراو دەکەن لە بازارەکە هاتوونەتە بازارەکە و سەرقاڵی کڕین و فرۆشتنی دۆلارن. لەگەڵ کەیفی خۆشناو ئەنجومەنی بۆرسەی دۆلاری هەولێر گفتوگۆ دەکەین لەسەر هۆکاری بەرزبوونەوەکەی. کاکەیفی بە کورتی هۆکار چییە؟ دۆلار ناجێگیرە، بەهای دۆلار ناجێگیرە، ماوەیەک نرخێکە دوای ماوەیەکی تر نرخێکی ترە. بەخێر بێن بەخۆی ماوەیەکە تقریبان نیشتی 20 ڕۆژە زیاتر لە 197 بازرگانی کەلوپەل ینی سزایاندان یعنی ئەو بازرگانانە پێشان دۆلاریان وەرگرت بە 132 دۆلاریان وەردەگرت ینی بێ ئەوەی بێن ناو بازار دۆلار بکردن حکوومەتی بانقی مەرکەزی بۆی دابینکردبوون کەلوپەلیان دەینا بەڵام ئێستا ماوەیەکە یان سزایاندا مەجبورن بێن لە ناو بازار لە ناو دۆلاری خۆیان بکڕنەوە بەدەستیان دەکەویتن بەڵام ڕۆژ بە ڕۆژ گران دەبیت چکە ئەتەمەشە دەکەی پێشان دینار نادات بازاری ماوەیەک بوو تا 144 و نیو هات ئێستا 149,000 نیزشی بووە ینی 150 دیناری کەمە فەرقین یانی بە 149 بەڵام ئەو پارەی جوتیارانیش هاتە بازار ینی گەنم و دانەوێڵە ینی ئەوش هەر پارێک زۆریان وەگرت و مەجبور دەکەنەوە دۆلار لەوانەیە کەلوپەلیان شتیان کڕیبیتن بە دۆلار مەجبورە دۆلارەکەی بە قەردیان وەگرتویان بە هەر شتێکیان وەگرتیان بکڕنەوە لەبەرەوەی ینی دۆلار قەردارن هەیە لە ئێستادا بەهای 100 دۆلار بەرامبەر بە دینار چەندە؟ 148 و 900 معاملی پێوە دەکرێتن ینی لە 149 دینار کەم بەڵام شتێشکەش هەیە لێ ئەو گۆڕەی چەند کەسێک هەیە لە عێراق و لە شارەکان ینی گەمەی بە دۆلار دەکەن بەڕاستی ینی دۆلاری ینی وەکو ینی ئیشی هەوایی دەکەن ئیشی هەوایش بەڕاستی ئەوڕۆ کارە ساتە بۆ کاتژمێرەکانی داهاتوو تا ئێوارە پێشبینی دابەزین دەکەن پێشبینی بەرزبوونەوە دەکەن بەخۆی ئەگەر حکوومەتی عێراقی بەخۆی بانقی مەرکەزی حکوومەتی عێراقی نیتە سەخت دۆلار ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبیتەوە بەڵام ئەگەر بەیانی لەوانەیە ئەو شەویان بەیانی بێتە سەرخەت و وتارێک بداتنە 100 دۆلار بینەمە حال و مەسەلەیان چەند کەسێک هەیە دەستیان دەو بەرزبوونەوانەدایە ینی ئیزراتیان لەگە بکاتن لەوانەیە دۆلارەکە دابەزێتەوە نەکو لەوانەیە بەرز بیتەوە.